لەگەڵ کۆمەڵێک پارتەری ترافی لە گەڕانەوەی شێخ محمود بکەنەوە وەکو ئەمری واقع بۆ ڕوبەڕووبوونەوەی گەشەی نفوذی تورکەکان بە ئاراستەی سلێمانی و ناوچە کوردەکانی تری ویلایەتی موسڵ لە باشووری کوردستان لە مایسی 1923 ئەمیر بەگی کوڕی کەریمبەگ عەبدوڵڵا ئەحمەد چکۆل ئەوە وا ناوی هێناوە لەگەڵ سەید محەممەد جەباری شێخ عەلی قەڵبەزە خەلیفە یونس ئەمانە ئەو بێگومان ئەم مەراسیمانە گرنگی خۆیانیان هەیە بۆ ئەو کەسایەتیانەی وەکو کەریمبەگی فەتاحبەگی هەمەوەند و هەموو باقی ئەو کەسایەتیانەی ترکە لە خەباتی سیاسی و خەباتی ڕزگاری و خەباتی سەربازی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لە خۆناغێک یا لە وێزگەیەکی تاریخیە ڕۆڵی خۆیانیان هەبووە گرنگە یاد بکرێنەوە گرنگە هەڵسەنگاندن بۆ کار و چالاکیەکانیان بکرێت و ئەوەی کە باشە بە شانازیەوە ئێمە یادی بکەینەوە ئەگەر لە شوێنێکیش هەڵە و کەم و کوتیەک هەبێ دیسان پێویست بە یادکردنەوەی هەیە و پێویست بە ئەزمون وەرگرتن لێ هەیە بێگومان لە چالاکیشی کورتی ئاوا سەعاتێک قسەکردن لەسەر ڕۆڵی تاریخی کەسایەتیەکی دیار لە موقعێکی جوگرافی دیار کە چەمچەماڵە و خاوەنی قوربانیەکی زۆرە لە هەموو وێزگەکانە کافی نییە بەڵام توانراوە کە بەرچاوڕوونیەک لەسەر سەربردەی ژیان و خەباتی کەریمبەگ و هۆزی هەمەوەند و هەڤاڵە و هاوڕێکانی بگەێنرێ بە ئەو ئامادەبوانەی کە لێرێ و ئێمەش وەکو قسەکەری بابەتەکە هیواداری قسەکانمان سوودی گەیان دەبێت بە ئامادەبوان. بەڵێ بێگومان مێژوو ناسنامەی هەر میلەتێکە بۆیە هەموو میلەتێک ئەرکی ئەوەیە کە نەوەکانی ئایندەی جیلی نوێی ئاشنا بکات بە ڕابردوو بە ئەو ناسنامەیەی کە هەیە بە هەموو لایەنە جاجیەکانی ژیانی گەلەکەی کە ژیانی باوباپیری ئێمەیە و ئەو مێژووە شتێکی دابڕاو نییە لە ئێستا وە شتێکی دابڕاویش نابێت لە ئایندا بە گوزارشتێکی ترە توانی بڵێن ئێستای ئێمەش ئەبێتە مێژوو بۆ چەند ساڵی داهاتوو بۆیە بێگومان گرنگەنەوەی نوێ ڕۆڵی ئەم جوامێرانە ئەم قارەمانانە لە بزافی ڕزگاری خوازی لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی سەر میلەتەکانیان بزانن هەم لە ناوچەکانی خۆیان هەم ڕۆڵی ئەو جوامێرانەی ترکە لە ناوچەکانی تری کوردستان خەباتیان کردووە بناسرێن و پێیان ئاشنا بکرێن. ئەم کۆڕ و کۆمەڵانە زۆر گرنگە بۆ ناوچەکەمان بۆ وڵاتەکەمان بۆ کوردستان بۆی ئێمە بتوانین مێژووی خۆمان بناسین کۆمەڵێک خەڵک هەن لە مێژووە ناوێ باشیانە بووە توانایکی باشیانە بووە ئەم کۆڕ و کۆمەڵانە ئەو قایدانەمان پێناسێنن بەبیرمانێ هێننەوە کامانە توانایکی باشیانە بۆ ڕۆژە لە ڕۆژان بەرگیان لەم نیشتیمانە و لەم گەلە و لەم وڵاتە کردووە ئەم کۆمەڵان کۆبوونەوەنە زۆر مهمە بۆ ئێمە بۆی بتوانین کەسەکانی پێش خۆمان بناسین بۆی بزانین کێ لە پێناو ئەم ملەتەیە خەباتی کرۆ تێ کۆشا و تا ئاسی ئێستا کە بەم دەستکەوتانە گەیشتوین زۆر مهمە ئەم کۆڕ و کۆمەڵانە بەردەوام بێت بۆ یەکتری بناسین بۆی بتوانین مێژووی خۆمان مێژووەکەمان گوم نەبێ. پێم خۆشە بۆ هەموو ئەو کەسایەتیانە کە ڕۆژ لە ڕۆژان بە قسەیەک ئەگەر دیفاعیان لەم ملەت و گەل و نەتەوەیە کرد بێت کۆبوونەوەیان بۆ بکرێ بیان ناسێنن بە ملەتەکە بە گەلەکە بزان بۆی تاریخ و ژیانیان گوم نەبێ هەر ئینسانی هەر ڕەنجێک بدا بۆی بەرهەمەکەی دیار بێ. بێگومان بە سوپاسەوە ئەمڕۆ بانگێش کرابووین بۆ بەشداریکردن لە یەکەمین دیداری کەریمبەجی فەتاحبەجی هەمەوەند وەک کەسایەتیەکی دیاری ئەم ناوچەیە و شاری چەمچەماڵ کێکێ بۆ لەو کەسە ئاز ئەو قارەمانانەی کەوا بە درێژایی شۆڕشی شێخ مەحموود و لە ئامادەیی و لە ئاوارەی شێخ مەحموودایەکێ بۆ لە هەواڵە نزیک و لە کەسانی کەوا جێ باوەڕی شێخ و باوەڕی بزوتنەوەکەی بووە و خۆشحاڵ بووین کە ئێمە ئەمڕۆ بە بابەتێک بەشداریمان کرد لەو دیدارەیە و هیوادارم بەدڵی ئامادەبووان بوو بێ و پێم وایە نەک بە دیدارێ بەدەیان دیداری کەش ناتوانین مافی کەسایەتی چۆک و کەریمبەجی فەتاحبەجی هەمەوەند بین من پێم وایە چ لە هۆکارە گرنگەکان بۆ بەزندوی هێشتنەوەی مێژوومان ئەوەیە کە ئێمە کەسایەتی و کەسە ناودارەکانی ئەم میلەتە لە یاد نەکرێن هەریکە و لە بواری خۆیان کە ڕۆڵی بینیوە لە یەکێ لە قۆناغ و لە یەکێک لە سەردەمە مێژوویەکاندا یاد بکرێنەوە و ئەو شتانە تەنها زارەکی نەبێت تۆمار کرێن و وەکو بەشێک لە مێژووی ئەم میلەتە نەوەکانی داهاتوو بیبین و سوودی